ئیسلامیەکان بۆ وەختێکە منەزەمەی تحریر فەلەستین و یاسر عەرەفات بوو ئەم ئیخوانی و سەلەفیانە بۆیە لایەنگریان ناکرد خۆ ئەوان ئەوەندە زیاتر قوربانی و جەنگاوەر بوون لە بەرامبەر ئیسرائیلە خۆ قەزەی مەسەلەی فەلەستین خۆ لە 7 ئۆکتۆبرەوە دەست پێ ناکە 70 ساڵان مەسەلەی ڕیشەی هەیە ئەوان لەکوێ بوون ئەوان خۆیان لە سەردەمی قەوم و قەبیلەکانی سەردەمی فەلەستین لە پێش تەشکیلی دەوڵەتی ئیسرائیلا خۆ ئەوان بەشێک بوون لە هێزەکانی شێخ و ئەمیرەکانی چاڵەنەوتەکانی عەرەب و بەشێک لە پاڵەوانەیە ڕاوەسان تەیدی دەوڵەتی ئیسرائیل تەیدی سیاسەکانی ئەمریکا بەریتانیان کرد بۆی کە دەوڵەتێ لەوێ دامەزرێ مەبەستم وێ بڵم کە ئەم مەسەلەیەکی سیاسیە بە بەرجی دینیا ئەکرێ بۆی مەشاعری خەڵک ڕابێ بۆی جەنگێکی نەبراوە لە نێوان ئەم فیرقە و گروپە ئیسلامیانەوە لەسەر قەزەی فەلەستین تا ئەوەی کە خۆیان بە مەسەلەیە گەگەن درێژە پێبن